باشترین سەدەقە کە ئینسانی مسلمان لە ژیانی دنیاە بیکا کە سوودی هەبێ بۆ ناوگۆڕ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمێ بریتیە لە بەخشینی ئاو واتە خێرکردن بە ئاو. ڕەنگە بەلای هەندێک مسلمانەوە سەیر بێت ئایا ئاوی رب العالمین ببەخشم خێرم دەسەکەوێ، بە تایبەتیش لە کاتێکی وەهایە کەوا بەعام ئاو کەم بووە و مسلمانان بێ ئاون، بە خەڵکانێک هەم توانایان هەیە ئەتوانن یارمەتی مسلمانان بدەن بە ئاو، جابیریان هەبێ یا پارەیان هەبێ ئاویان بۆ بکڕن، چونکە ئەزانین ئەمڕۆ بەشێکی زۆر لە مسلمانان پێویستیان بە ئاو هەیە کە پێویستیان بە ئاو بۆ هەندێک جار کێشەی خێزانیش دروستە بێت لە ماڵەوە بەهۆی نەبوونی ئاوەوە. بۆیە ئەگەر مسلمانێک هەستێت یارمەتی مسلمانان بدات و ئاو بکڕێت بیداتە ماڵێک کێشەکەیان بۆ چارەسەرکە ئەجر و پاداشێکی زۆری دەسەکەوێت. بە تایبەتیش کاتێک مسلمانان پێویستیان بە شتێ بێ خێرەکە گەورەترە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەفضل الصدقة سقی الماء، باشترین خێر ئینسانی مسلمان ئەنجامی بدا بریتیە لە بەخشینی ئاو، خێرکردن بە ئاو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان دەجێڕێتەوە لە ئومەتانی پێشوو ئەم ڕووداوەی کە بۆمان دەجێڕێتەوە بۆ ئەوەی مسلمانان چاوی لێ بکەن، و ئیلا حکمت لە جێڕانەوەی ڕووداوێک چییە لە ئومەتانی پێشوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەی دەجێڕێتەوە. فەرمێ جارێکیان پیاوێک بە ڕێگایەکدا ڕۆیشت، ڕێگاکەی دوور بوو، توینیەتی زۆری بۆی هێنا، زۆر توینی بوو، لە تونیا بیرێکی دۆزێوە بە پەلا ڕۆیشتە سەر بیرەکە و خۆی کردە ناو بیرەکەیە. جاران وا بوو هیچ ئەدەواتێک نەبوو ئاوی پێسەرخەی ئیلا مەگەر دەولکەیەک و حەبلێک، جاری وا هەبوو بیری وا هەبوو ئەوشی لەسەر نەبوو، ئەوایە بچوویتایەتە ناوە ئاوت بخواردایەتەوە. کە چۆیە سەر بیرەکە لە تونیا ڕۆیە خوارەوە تێر ئاوی خواردەوە. کە هاتە سەرەوە تەماشای کرد سەگێک لە تونیا بە هەمان شێوە زوبانی دەرکردووە لە تاوە ئەو تەڕەشوعەی کە لە دەور بیرەکە هەیە قەبلەوەدا و ئەوە ئەبا بەدەمە. تەماشای کرد وتی ئەم سەگا توینێتی زۆری بۆ هێناوە وەکو چۆن من توینێتی زۆری بۆم هێناوە خۆم خستە ناو بیرەکەوە، دیارە ئەویش ئاوا هیلاکە. بۆیە هەمیسان بۆ جاری دوم گەڕایەوە ناو بیرەکە، خوفەکانی داکەن، ئەوانی کە لە پێی بوو پڕی ئاو کرد و بەدەمی گرتی و هێنایە سەرەوە، سەگەکەی تێر ئاو کرد، ئەو سەگە توینیەی تێر ئاو کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فشكر الله له فغفر له، للرواياتك فأدخله الجنة، يعني خواي پروردگار لسر او كاري اجر پاداشی دایەوە ولا تاوانەکانی خۆش بوو وكردی شێبەهەشتەوە. زانایان ئەفەرمون ئەم ڕووداوە سەیریکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆمانە جێڕێتەوە پیاوێکی ئەهلی ئومەتانی پێشوو لە بەنی ئیسرائیل خوای گەورە بەهۆی ئاودانی بە سەگێک لێی خۆش بێ و عەفوی کاو بیکاتە بەهەشتەوە. ئەی فەکەیفە ئەگەر مسلمانێک ئاو بدا بە مسلماڵێکی مسلمانی مۆحیدی نوێژخوێنی سوز دەبەر بۆ خوای پەروەردگار ئەبێ ئەو چەنی ئەجر و پاداشتی هەبێ. سێم قیاسەکەن، یعنی خوای گەورە لەبەر ئاودان بە سەگێک لە پیاوێک خۆش بوو، ئەگەر کەسی ئاو بدا بە مسلمانێک بە ماڵێک کە پێویستیان پێبێ ئەبێ خوای تەعالا چۆن لەم کەسە خۆش ببێت. بۆیە ئەمە ئەجر و پاداشێکی زۆر زۆری تایە. بۆیە سەحابە بەڕێزەکان ڕەزای خۆیان لێ بێت پرسیاریان کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم ڕووداوەی وە باسکردن، وتیان یا رسول الله وإن لنا في البهائم أجرا، يعني ئایا ئێمە لە ئاو بەخشین و ئاودان بە گیانداران بە حەیوانات ئەجر و پاداشمان بۆ دەنووسرێت؟ چونکە خەڵکێکی زۆرە ئێسابینی لەو دەشتانە چاڵی کردووە ئاوەداتە حەیوانات، یا لە بان خانۆکە یەک دوو قاپی داناوە بۆی حەیوانات بێن ئاوی لێ بخۆن، یا لە هەر شوێنێکە حەیواناتێکی ینی بێزوبانە بینێ سەیرەکە توینیانە ئەچێ ئاویان بۆ دابینەکە
ئەمە بەڕاستی کەم نییە ئەجر و پاداشی تایە. بۆیە سەحابەکان وتیان یا رەسوول الله لە ئاودان بە گیانداران ئێمە ئەجرمان دەستەکەوێ؟ سەیریکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ فەرمووی نەعەم بەڵێ في كل ذات كبد رطبة أجر فرموي بلي ئاودان بە هەر حەیوانێکی ڕوح لەبەر بە هەر گیاندارێک ئەجر و پاداش بۆ خاوەنەکەی دەنووسرێت. ئەوە تا خوای پەروەردگار لەم کەسە خۆش بوو بەهۆی ئاودانی بە سەگێک. ئەی فەکەیفە ئەگەر کەسێک بەردەوام ئیشی ئەمە بێ ئاو ببەخشێ و ئاو بدا بە مسلمانان بە خەڵکی ئەوانی کە پێویستیان پێێتی، جا لە ماڵی خۆی بێ، لە تەنکەکەی خۆی بێ، لە بەرمیلەکەی خۆی بێ، لە بیرەکەی خۆی بێ، لە پارەی گیرفانی خۆی بێ، تەنکەرێ ئاوە کرێ بەشێکی بۆ خۆی بەشێک لاتە ماڵی هاوسێکەی. مهم ئەوەیە ئەم ئاوە بەخشێ، ئاوە کاتە خێر. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترا دەفەرمێ سبع تجري للعبد بعد موته وهو في قبره. ئەفەرمێ حەوشت سوود بە خاوەنەکەی ئەگەیەنێت ئەو کەسەی کە ئەمرێ و ئەچێتە ناو گۆڕەوە، لە ناو گۆڕەکەیشە هەرچەند ئەم ئینسانە کردەوەی کۆتایی پێهاتوو، بەڵام ئەم حەوشتە تایبەتیە سوود بە خاوەنەکەی ئەگەیەنێت لە ناو قەبر و لە ناو گۆڕیشە. چییە؟ یەکێ لەوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من علم علما ئەوەی زانستێ ببەخشێ بە خەڵکی مادای ئەو زانستە سوود بەخشە، ئەو کەسە ئەو زانستە تا لەسەر ئەو زەویەیە بەهۆی ئەوەوە خەڵک فێر بێ سوودی بۆ هەیە بۆ ناو قەبرەکەی. ئەمە یەک. دووەم فەرمووی ئەو کەڕە نەهرا ئەو حەفەرە بیئرەن، یان بۆڕیەکی ئاو جۆگایەکی ئاو بۆ کەسێ ڕائەکێشێ، بۆ ماڵێک، بۆ گەڕەکێک، بۆ شوێنێک جۆگایەکی ئاو بۆڕیەکی ئاو ڕائەکێشێ، یا بیرێکیان بۆ هەڵ ئەکەنێ، ئەو بیرە مسلمانان ئاوی لێ ئەخۆن و ئاوی لێ ئەدەن. حتا ئەم بیرە بمێنێ، تا ئەو بۆڕیە بمێنێ، تا ئەو جۆگایە بمێنێ، ئەم کەسە ئەجر و پاداشی بۆ نووسرێ بۆ ناو گۆڕەکەی. ئەمە بەخشینی ئاو مسلمان بەڕێزەکان. و ئەگەر تەماشاکەین حەسەنی بەسری بۆمان دەژێڕێتەوە لە سەعدی کوڕی عوبادەوە. ئەفەرمێ سەعدی کوڕی عوبادە دایکی وەفاتی کرد، دایکی خۆشەویست، ئەیویست سوودێ بە دایکی بگەێنێ. هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله دایکم وەفاتی کردووە، مرد، ئەفەئەتەصەدەق عنها، ئەی پێغەمبەری خدا صلی الله علیه وسلم ئەتوانم خێری بۆ بکەم؟ ئەی مسلمانی بەڕێز، باوکت وەفاتی کردووە، دایکت مردووە، ئەتوانی بەم خێر و سەدەقەیەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری سەعدی کوڕی عوبادەی کرد تۆش ئەتوانی ئەوە بکەیت؟ ناتوانی؟ یعنی خێرێک بۆ باوکت بکەین، خێرێک بۆ دایکت بکەیت؟ فەرمی یا رسول الله دایکم وەفاتی کردووە، ئەتوانم خێری بۆ بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بەڵێ. ئەوجا پرسیاری ئەوەی لێ کرد، فەرمی فەئەی الصەدەقەتی ئەفضل؟ باشە یا رسول الله ئەمەوێ باشترین خێری بۆ بکەم، چی خێرێکی بۆ بکەم لە هەموو خێر و سەدەقەیەک باشترە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی سەقی الماء، فەرمی ئەی سەعد بڕۆ ئاو ببەخشە و ئاو بدە بە مسلمانان، باشترین خێر و سەدەقەیە ئاو بەخشین لە ڕێگەی خوا. فەرمی یا رسول الله من بچم ئاو بدەمە خەڵکی، یعنی سەدەقە بۆ دایکم بکەم بە ئاو باشترین خێرە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرمووی باشترین خێر و سەدەقەیە. ئەفەرمێ سەعدی کوڕی عوبادە لە ناو شاری مەدینەیە دوو جێگەی تایبەتی دانابوو، ئاوی لێ ئەدا بە مسلمانان، خەڵکی ئەهاتن لەو دوو شوێنە ئاویان ئەبرد، ئەیانوت فتیلکە سیقایەت سەعد بالمەدینە، ئەیانوت ئەوە ئەو دوو شوێنە سەعد ئامادەی کردووە و تەرخانی کردووە بۆ ئاوبەخشین و ئاودان بە مسلمانان. ئاوان ناوی ئەویان لێ نابوو، ئەمە ئاوبەخشین و ئاودانەکەی سەعدە. بۆ دایکی ئەو خێرەی کرد، کێبراکەم بۆ باوکت، بۆ دایکت، یعنی ناتوانی ئاو بکەیتە خێر بە تایبەتی لەم کاتەیە کە مسلمانان بێ ئاون. هەیە پارەی نییە، دینار لە گرفانی نییە و ئاویشی نییە، تۆ پارەت هەیە وەزعت باشە، ئەتوانی تەنکەری ئاو بکری بۆ 3 ماڵ، قەیشێکە لەبەر خاتر خوای تەعالا مادایە پارەت هەیە خوای گەورە داوای پێت 3 ماڵ ئاوی بۆ بکڕە، هەم بەس بۆ خوا بیکە، بۆ ناو نا، بۆ شۆهرەت نا، بۆ ناوبانگ نا، مەیدە تەلەڤیزۆن، مەیدە ئیعلان بڵاوی کەرەوە، لەبەر خاتر خوای تەعالا ئاوا بکە. بیرەکەت لە ماڵەوەی ئاوی تایە، قەیچێکە بەرمیلێکیشی با ماڵەکەی ئاو سەد بیبە. بۆیە ئەمە
ئەجر و پاداشێکی زۆر زۆری تایە بۆ ئینسانی مسلمان. و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەیس صەدەقەة ئەعظەم ئەجرا مما، هیچ خێر و سەدەقەیەک پاداشتی نییە بە ئەندازەی بەخشینی ئاو لە ڕێگەی خوایە. بەخشینی ئاو مسلمانی بەرز ناتوانێ ئمە بکەین؟ هەیە لە توانایە هەیە. و هەروەها لە تەفسیری ئیمامی قورطوبیە هاتووە لە هەندێک لە تابعەکانەوەی ژێرنەوە فەرموویانە من كثرت ذنوبه فعليه بسقي الماء، هەر کەسێ تاوان و گوناهی زۆرە بە ئاو ببەخشێ. ئاو بەخشین مایەی لێخۆشبوونی تاوانەکانی ئێمە لەلایەنی پەروەردگارەوە، ئاو لە ڕێگەی خوا ببەخشین. و هەروەها حتى هەندێک لە سەلەف و پیاوچاکانی پێشینەی ئێمە فەرموویانە سقي الماء أفضل من الصدقة بالطعام، واتە بەخشینی ئاو لە ڕێگەی خوایە بە مسلمانان زۆر باشترە لە بەخشینی خواردن پێیان، کە تەماشاکەی سەیری کە ئێمە وا ئەزانین بەس خێر و سەدەقە بە خواردنە، بەڵام تەماشاکەین ئەمە بۆ چوونی هەندێک لە زانایانی سەلەفە و ئەمەش موافقە لەگەڵ حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمووی باشترین خێر ئاو بەخشینە، ئەمان شەڵێن باشترین خێر و چاکترین خێر ئاو بەخشینە، حتا لە خواردنیش خێرەکەی زیاترە کە تۆی بەخشیت. و ئینسانی مسلمان ئەبێ ئەمانە بزانێت. حتا ئیمامی عوسمان ڕزای خوای پەروەردگاری لێبێت کاتێک ئەو کەسە خراپەکار و خوێن ڕێژانەی دەور ماڵیان گردبوو بۆ ئەوی شەهیدی بکەن بە ناوی ئەوەی کە ئەمان دڵسۆزن بۆ دین و دیفاع لە ئیسلام و لە مسلمانانەکەن. ئیمامی عوسمان هاتە دەرەوە ڕووی تێکردن فەرمووی جۆم لێ بگرن، جۆم لێ بگرن. ئەنشودکم بالله، يعني برسياركان ليكم بوخوا هل تعلمون أن رسول الله صلى الله عليه وسلم قدم المدينة وليس بها ماء يستعذب غير بئر رومة. فرمي برسياركان ليكم بوخوا أو كاتب يغمر صلى الله عليه وسلم لشاري مكة وهجرتك بو شاري مدينة، لشاري مدينة أو يشيرن نبو مسلمانان بيخونوا تنها يكبير يكي ليبو ناي بيري رومبو ئەو بیرەهی کابرایەکی یەهودی بوو ئاوەکەی ئەفرۆش بە مسلمانان کولی کونەیەکی بە درهەمێک، کولی کونەیەک بە درهەمێکی فرۆش. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کێ ئەم بیرە ئەکرێت بۆ مسلمانان ئاوی لێبەرن بەهەشتی بۆ هەیە. ئیمامی عوسمان ڕزای خوای لێبێت ئەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من حفر رومة فله الجنة، هەر کەسێ ئەم بیرە بکرێت وەقفی کا بۆ مسلمانان تا ئاوەکەی بخۆنەوە ئەوە بەهەشتی بۆ هەیە. ئەفەرمێ فاشتريتها من صلب مالي، ئەی ئەو کەسانی کە هاتوونەتانەوێ من بکوژێن بە ناوی ئەوەی کە دیفاع لە دین و لە مسلمانانەکەن بە ماڵی خاڵسی خۆم ئەو بیرەم کڕی، یەک کەسێ شەریک نەبوو لەگەڵمان، بەس خۆم کڕیتم و پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بیرەکەم کڕی مژدەی بەهەشتی پێدا. ئێستا ئێوە دێن ئەتانەوێ خوێنی من بڕێژن و منعی ئەو ئاوەتان کردووە لە من کە بیرەکە بە پارەی خۆم کڕاوە، ئەجر و پاداشتەکەی بەهەشتە. ئێستا ئێوە وأنتم اليوم تمنعون أن أشرب منها، ئێستا ئێوە منعی منەکەن تەمەن دەوریان گرتبوو نانێش ئاویشی بۆ بێ بۆ ماڵەوە بۆی کە لە تونیا بخنکێ. فەرمی ئێستا ئێوە منعی ئەو ئاوەتان لە من کردووە، ئەوەی دایەوە چاویانە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ بیری ڕۆمە بکرێت پاداشتەکەی بەهەشتە. ئیمامی عوسمان بە 100,000 درهم کڕیتی ئەو بیرە، وەقفی کرد بۆ مسلمانان فەرمی ئەوە هی من نییە و هەمووتان هەتا وەکو ئەم بیرە ئاوی تابێ مسلمانان ئاوی لێ بخۆنەوە. ئەوە پاداشتی بەخشینی ئاوە لە ڕێگەی خوای تەعالایە کە پاداشتەکەی بەهەشت و لێخۆشبوونی خوای پەروەردگارە. ئەوجا مسلمانە بەڕێزەکان بزانین سزای ئەو کەسانە چییە کە منعی ئاو دەکەن لە مسلمانان، کە ئاو بە مسلمانان نادەن، مسلمانان پێویستیان پێیەتی و ئەمش لە خۆی زیادە نایداتە مسلمانان، کە زۆر بەداخەوە ئەمڕۆ ئێمە ئەم هەڕەشەیە بەڕاستی زۆرێک لە ئێمە دەگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم، سيطاقم للروجي قيامتها خواهي تعالى أو اندليان توريا نقصيان لقلقان نتماشاينك زانيان شرح حديد دا فرمون أما بلغين سروي كخواهي قولا لم سيطاقم زور توريا. بزانين چي نوانا أفرميش نوانا رجل حلف على سلعة
لقد أعطى بها أكثر مما أعطى وهو كاذب پیاوێکە ماڵێکی هەیە ئەوێ بیفرۆشێت مۆبایلێکە سەیارەیەکە ماڵێکە کاتێ مشتریەک بێت داوای سعرێکی لێەکە مشتریەکە سعرێکی پێئەدا ئەڵێ بەوەنە بمدەرێ ئەویش سوێن ئەخوا ئەڵێ سوێن بەخوا یان بە کەلامی خوا لەوە زیاتر لەسەر خۆمە یعنی لەوە زیاترم پێداوە تەماشاکی زۆرێک هەیە لەناو موسڵمانان ئەمڕۆ ئەوە ئەکەن کاتێکی معاملەی شتێکی لەگەڵاتی سعرێکی ئەدەیتێ سوێن ئەخوا ئەڵێ سوێن بەخوا لەوە زیاترم پێداوە هەر دوای چەند دقەیەک تەماشاکەی بەو سیعرەی کە ئەڵێ لەوە زیاترم پێداوە بە کەمتر ئەداتێ باشە ئەگەر درۆ ناکەی تۆ چۆن ئەم شتە و بە زیاد کڕیەوە ئیسا بە کەمتر ئەیدەیتە من لە کاتێکا تۆ بۆ قازانج کڕیتە درۆ ئەکات ئەڵێ سوێن بەخوا زیاترم پێداوە بۆ ئەوەی مشتریەکە لەو سیعرەی کە ئەڵێ زیاترم پێداوە زیاتری بداتێ و درۆش ئەکا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم وهو کاذب درۆ ئەکات بەڵام کابرای مشتری کڕیار لەبەر سوێنەکەی قەناعەتی پێەکات ئەفەرمێ ئەو کەسانە خوا لە ڕۆژی قیامەتە تەماشایان ناکە و قسەیان لەگەڵ ناکە و لێیان تۆڕێ تاقمی دووەم ورجل حلف على يمين كاذبة بعد العصر ليقتطع بها مال رجل مسلم پیاوێک سوێن ئەخوات بەدرۆ بۆ ئەوەی ماڵی مسلمانێ بۆ لای خۆی ڕابکێشێت حەقی کەسێکی لایە کەسەکە داوای لێەکە ئەڵێ حەقم لاتە ئەڵێ لام نییە ئەڵێ ماڵی خۆمە دام پێت ئەڵێ سوێن ئەخۆم لام نییە یان کەسێک ئەچێن ئەوێ ماڵی کەسێک بێنێ بۆ لای خۆی بە سوێندی درۆ سوێن ئەخوا ئەڵێ ئەوەنم لاتە بە سوێنی درۆ ماڵی مسلمانێ بۆ لای خۆی ڕاکێشێت سوێن ئەخوا بەخوا بە کەلامی خوا ئەڵێ ئەوە ماڵی منە و هی ئەویش نییە ئەفەرمێ ئەوەش لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانەیش خوا تەماشایان ناکە و قسەیان لەگەڵ ناکە تاقمی سێهەم کە مەبەسمان ئەمەیە ئێمە ئەفەرمێ وەڕەجوڵ منع فضل ماء پیاوێکە واتە ئەوەی کە تاقمی سێم کە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا زۆر لێیان تووڕێ ئەو کەسەی ئەو ئاوەی لە پێویستی خۆی زیادە نایداتە مسلمانە ئەو کەسەی ئاوێکی بەدەستەوەیە ولایەتی پێداویستی خۆی جێبەجێ کردووە نایدا بە مسلمانەکەی تەنیشتی کاتی خۆی وا بووە مسلمانە زەرعاتیان کردووە ئاوێک بە جۆگا لەبانەوە هاتۆتە خوارەوە کەسی یەکەم بۆی هەبوو حەقی خۆی بۆ زەرعاتەکەی پیاودا بەریداتەوە بۆ کەسی دووەم زەرعاتەکەی پیاودا بەریداتەوە بۆ کەسی سێم ئاوها بووە بەڵام هەبووە کە زەرعاتەکەی پیاوداوە بەری نەداوەتەوە بۆ کەسی دووەم گرتوێتەوە لێ پێداویستەکەی خۆی پێجێبەجێ کردووە و نەیداوەتە مسلمانەکەی تەنیشتی یا هاوسی یا جیرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ ئاوها بکات ئەو ئاوەی کە لەلایەتی و خوا پێی داوە دوای جێبەجێکردنی پێویستیەکانی خۆی نەیداتە مسلمانەکەی جیرانی لە ڕۆژی قیامەتا خوای پەروەردگار ئەوەندە لێی تۆڕێ نەقسەی لەگەڵەکەم لە تەماشایەکە ئەفەرمێ فيقول الله خوای تعالی لە ڕۆژی قیامەتا پێی ئەفەرمێ بەو کەسەی کە منعی ئاوی لە مسلمانەکەی جیرانی کردووە ئەفەرمێ اليوم أمنعك فضلي كما منعت فضل ما لم تعمل يداك ئەمڕۆ کە ڕۆژی قیامەتە من تۆ لە چاکەی خۆم بێبەش ئەکەم خوای گەورە ئەفەرمێ ئەی عەبدەکەم ئەمڕۆ کە ڕۆژی پاداشدانەوەیە کە قیامەتە من تۆ لە چاکەی خۆم بێبەش ئەکەم چۆن تۆ عەبدەکەی منت لەو ئاوە بێبەش کرد کە بەدەستەوە بوونە دابێ چاون ئەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ئەگەر من ئاوێکم لابێ پێویستی خۆم جێبەجێ کرد هاوسێکم پێویستی پێبوو نەیدەمێ لە ڕۆژی قیامەتا خوای گەورە بێبەش مەکا لە ڕەحم و بەزەی و چاکەی خۆی اینجا مسلمانەکان سێ کەسان نەمە چی ئەگرێتەوە ئەمە ئەمڕۆ ئەو کەسانە ئەگرێتەوە کەوا دوو بۆڕیایان ڕاکێشاوە ماڵەکەی دراوسێ ئەچێت دزی لەو ماڵەکەی دراوسەیەکە دزی لەوەی ترەکە حەقی خۆت بۆڕیاوەت و دوان ڕاکێشاوە دوانەکەش کە ئاوەکەت پڕ ئەەکەی اینجا بە ئارەزوی خۆت بەکاری دێنی هەرچی شتی یعنی ئیشی نائیشەیە پێی ئەەکەی هاوسێکەش چاوەڕێ ئاوەکەیەتی کە پەنجەکانی پڕکات یان ئەو کەسانی کەوا ئاوەکانی خۆیان پڕ ئەبێت ئاوەکە ناگرنەوە بەردەوام ئیشی پێکەن ماڵەکەی ژیرانی هاوسەکەی بانەوە ئاوی پڕ نەکردووە جارێ واللهی مسلمانی وا هەیە یعنی هەر بەخۆمی وتووە وتێتی مامەسا چۆن من
چۆن دڵم شت ناکا بەرامبەر جیرانەکەم کەوا ئاوەکەی پڕ کردووە من ئاوم هێشتا پڕ نەبووە سۆندەکە بەدەستیەوەتی لە دەرەوە ئەرشێنێتە بانجادەکە ئەوە کەی وجدانە ئەوە کەی ئەخلاقە کەی ئەخلاقی دینیە ئەی پێغەمبەر نەیفەرموو لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانت نییە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ مسلمانەکەی براو جیرانت پێت خۆش نەبێ تۆ بۆ بەس مەسلحەت خۆت هەیە ئەو کەسانە ئەگرێتەوە بە تایبەتی ئافرەتان ئاگادار بن ئاوەکانتان پڕ بوو لەم ڕۆژەیە یەکسەر ئاوەکەت بگرەوە با ژیرانەکەت ئاوەکەی پڕ کات چونکە گوناحبارە بی بەر ئەم هەر ڕەشەیە ئەکەویت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە تەماشای ناکا و قسەیشی لەگەڵ ناکا بانجادە بۆشۆی بەرقابی بۆشۆی ئەمڕۆ خەڵک پێویستی بە ئاو زەرورە بۆی ئاو کەمە بۆچی ئاوەهاکرد لە مسلمانان و مسلمانان عەزیەتە دەبن و ئەو کەسانە ئەگرێتەوە کەوا بە ناشەرعی بە ناڕەوایی لە باخ و باخات و نازان زەرعات و چۆ ئاویان لە بۆری ڕئیسی ڕاکێشاوە بەبێ ئەوەی کەس ئاگای لێ بێ واللهی هیوا هەیە ڕایکێشاوە ئەڵێ خچێتە سەر بەنداو بۆری ئاوی ڕاکێشاوە خچێتە سەر بەنداو ێکاکەوە ئاوی خەڵکایی دزی ماڵی خەڵکایی خۆی زەرەن لە مسلمانان ئەدەی ئەم حەدیسە شومل دەکا ئەگەر زیاتریش نەبێت بۆیە ئاگادار بین ئێمە وەکو مسلمان چۆن ناو خۆمان ناوە مسلیم و مسلمانە بە ئیلتیزامانە بێ بەدینەوە نابێ غەش و خیانەت بکەین نابێ مافی مسلمانان بخۆین خۆمان لەناو یەکە زوڵم لە یەکەکەین ماڵی یەک ئەخۆین خیانەت و غەش لە یەک ئەکەین بۆیە خوای تەعالی عقوبەمان ئەدات هەر کەسێک ئاوەکەی بگرێتەوە لە جیرانەکەی لە ماڵە دراوسێکەی شوملی ئەماکە ئەو حەدیسە شوملێکە یا بیرت هەیە لە ماڵەوە هاوسێکت پێویستی پێیەتی دێ داوای ئاوەکە لێ ئەکا قەیچێکە بی دەرێ بەرمیلە ئاوی بدەرێ چی تایە بۆچی منعیەکەی لێی بۆ لێ یەگریتەوە ئەو ئاوەی کە لە زەوێەوە دەرچێ خوا هەڵیەقڵێنێ خوا داوێ پێت بۆ منعی مسلمانەکەی لێی بۆ ناڵی لەبەر خوا با خێر و سەدەقەیەکی لێ بکەم بۆ باوکم بۆ دایکم بۆ خۆم بۆ ڕەت بەڵاو موسیبەت بۆچی ئاوەگریتەوە لە مسلمانان حتى ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترا فەرمێ إن الله عز وجل يقول يوم القيامة خواهي يقولون لروج القيامة بعبدك الله يا ابن آدم أي كركي آدم أي عبدي خوم استسقيتك فلم تسقني أي عبدك داواي آوم ليكردي آوت في ندى داواي آوم ليكردي خواهي تعالى بعبدك خوي الله بمنتوها لروج قيامته بمنتوها فرمي لروج قيامته داواي آوم ليكردي آوت في ندى أيش الله يا رب كيف أسقيك وأنت رب العالمين أي پروردگار من شون يعني شون أو بدن بتو تو رب العالمين تو خاون آوي خاون دنياي مالك الملك تو كيف يسد بآوة تامن آوت بدمه قال فاي پروردگار فرميه استسقاك عبدي فلان ناوشي دينه پروردگار أفرمي أي عبدكم فلان كس نهى داواي آوي ليكردي فلم تسقي بيدنا دا فلان كس ناوشي ديني جيرانك داواي آوي لينا كردي فلان كس يهاوسيت داواي آوي لينا كردي بيدنا دا أو ذهبوا زياد ولا خط بيدنا دا أما إنك لو سقيته وجدت ذلك عندي أقر آوت بي بداية ئێستا پاداش لە لای من وەرەگرت ئێستا پاداشتەکەی لە لای من وەرەگرتەوە یعنی ئاو بەخشین زۆر گەورەیە مەنعکردنی ئاویش لە مسلمانان تاوانێکی گەورەیە خوای تەعالی خاوەنەکەی عقوبە ئەدات بۆیە ئەگەر ئێمە لە ئێستاوە چیمان کردووە پەشیمان بینەوە لێی ئاگاداری مسلمانان بین ئاگاداری بەرامبەرەکانمان بین ئاوی زیادەمان ڕاکێشاوە هەر لە ئێستاوە بڕۆینەوە ڕێک بیگرینەوە بەکاری نەهێنین ئەوانەی کەوا لە بۆڕێ ڕئیسیەکانەوە ئاویان ڕاکێشاوە غەش لە مسلمانانەکەن تەقوای خوا بکەن تەوبە بکەن والله خوای تەعالی تووشی عقوبەتانەکە خوای تەعالی تووشی بەڵاو موسیبەت و دوعای شەڕی مسلمانانە بن دوای وریا بن تاوانێکی گەورەیە غەش و خیانەتە ئینسانی مسلمان دەبێ ئاگاداری بن